فرايکەون ئێمەش و ئەویش نەجات بن لەم کارەساتە بەڕاستی کارەساتە ئەمە تراژیدیەکی قوڵە کەس ناتوانێت بیبینێ. ئێرە شوقەکانی کارێزە وشکە ماوەیە کە ئەم کەسێکە لە دوامەوەە خانەوادەکەی لە بەردەمی ئەم شوقانەیە بەجیان هێشتووە کە لە باسی دەکەن باری دەرونی تەواو نییە و هاوکات نەخۆشیشە و کەس نایگرێتە خۆی ئەمە گرفتی بۆ دانیشتوانی ئەم شوقەیەش دروست کردووە. لێرە کاکشێخی لێ کاکشێک سڵاوی لێ بێت ئەم بابەتە چیە لێرە ئەم زەلامەت چێکە بەڕووتی لێرەیە؟ وڵای ئەمە عایلەیەکەن تقریبەن ئەقلیان تەواو نییە ئەم کوڕیان نەخۆشە پێشتر باش بوو هات بۆ مزگەوت تەکی لە بەیانیان لەگەڵ ئێمە نوێژیەکە هات بۆ مزگەوت دانیشتۆ شتان وردەوە دەباری دەرونی تێک چوو کە باری دەرونی تێک چوو وەزعیشی نەخۆشە زۆر نەخۆشە لێ فرەدراوە بەڕاستی یعنی کارەساتە بۆ ئێمە ینی کە سەیریەکەی هەر سەیریکە وەکو ئینسان وەکو ئینسانەکەگە سەیری بکەی یعنی ژیانی لێمەش تاڵ کردووە یاکەم بزەیمان پێایەتەوە زۆر هیچیشمان پێ ناکرێ بەڕاستی دووەمیش ئەو وەزع ئاوا بەڕاستی شتێکی زۆر ناشرینە. باشە ئێوە لایەن پەیوەندیتان ئاگدار نەکردەوە؟ وەڵی من تەلەفۆنم کردووە بۆ 104 تەلەفۆنمان کرد بۆ 122 هاتن ئزعاف هات یەک دوو جابردیانە بۆ خەستەخانە بەڵام لە خەستەخانەی تر لەوێڵەن کەسی لا نامێنێتەوە خوشکێکی یەکە بڵێن خوشەکەشی زۆر تەواو نییە لای نامێنێتەوەی تر لە خەستخانە ئیزدێن دەریەکەنە هێنەوە لێرا فڕێیان ئەمە بەنیازن چی بکەن ئێوە؟ وەڵی ئێمە داواکەین لە لایانی پەیوەندیدار چ لایەنێک پەیوەندی بەم کارە دزیە و ناشرینەوە هەیە فریامان کەوێ بەڕاستی فرای ئێمە و فرای و ئینسانشکەیە هەروەکو ئینسانێک فرایکەون ئێمەش و ئەویش نەجات بن لەم کارەساتە بەڕاستی کارەساتە ئەمە دەستەکانە خۆش بێت ئەگە تۆ بیت ئێرە ئەمە تا چەنە گرفتی بۆ دروست کرد ناو دەمی دەرگای شوقەتانەیە بەڵێ بڵێ ڕاستی بێکێشی بۆ دروست کردوین ئەو من چەند ڕۆژە ناڵم بەخوادایەک مات چۆکە ینی تراژیدیەکی قوڵە کەس ناتوانێت بیبینێ اینجا ئەو ناوەشیان بە تەواوی پیس کردبوو دایکم ئەویست پاکی کاتەوە ئێتر نەمەهێش من هیچ گرفتی بۆ دروستکردن وەکۆی کە تەواو نییە بەتایشی جنێویشیان زۆر پێیاوین چ بە خۆم چ بە دایکم چی بە میوانەکانمان بەس ئیتر دەسەڵات نییە ئینسانن چیان لەگەڵا بکەین. داواکاری چیتان هەیە؟ وەڵی تر داواکاریمان چی بێ ئیشاءڵڵا ئەوان نەجات بدرێن چکە بەشدی لە وەزعێکی خراپن تەواو خراپن. خانەوادەکە هیچ نایەن بەلایە خانەوادەی تریان من ناناسم یەن یعنی یەن بەڵام ئەوەی بۆ ناکەن کە بۆ ئینسان بکرێ بەڕاستی بۆ بشەوە بەڵێ خۆت چەند سەیری کرد وەزاکەیانی بەڕاستی هیەوە نییە کە سیر کردێت چونکە سەرجەمجیانی ڕوتە سپاس بۆ ئێوە بەڵێ ئەوەی کە ئەیبینن ئەمە هەوڵاتیەکە کە باری دەرونی تەواو نییە خانەوادەکەشی لە نهۆمی سەرەوەی ئەم شوقانیان بۆیە بە ڕووتی لەسەر ئێرە کەوتووە و خەڵکی ئەم شوقانە داوا دەکەن کە لایانی پەیوەنددار بێ بەدەنگیانەوە ئەم هاوڵاتی بجوێزنەوە هەم چارەسەر بکرێ هەم لایانی پەیوەنددار بێتە ئێرە لەبەروی کە بەڕاستی دیمەنێکە هیچ بە تەواوەتی ناتوانم سەیری بکەم بە شێوەیەشی وە کە کەسێک لەویا کەوت بێ لەو بەرهەتاوەیە ئەمە پێویستەکە کە ببرێتە شوێنی تایبەتی خۆیەوە.